راپۆرتێکمان هەبوو دەربارەی بەڕێوەچوونی پێشانگایەک لە هەولێر، پێشانگای خانوبەرە کە ژمارەیەکی زۆر کۆمپانیای ناوخۆی و دەرەکی بەشداریان تێدا کردووە. دەربارەی ئەم بابەتە ئەمانەوە بچینە هەولێر بۆ شوێنی پێشانگاکە لەوێەوە میوانێک وەربگرین قسەی زیاتری لەسەر بکەین. بۆ ئەم بابەتەش ڕێژین ئازاد بەڕێوەبەری بەشی فرۆشتنی شاری دایک لەگەڵمان ئامادەیە. سڵاو لێبێ کاک ڕێژین، پێمان بڵێن ئامانجتان لە بەشداریکردن لەم پێشانگایە چی بووە و ئەسڵەن بەشداریکردنی کۆمپانیاکان لە پێشانگای لەم جۆرە ئەتوانێت چ دەستکەوتێکی هەبێت؟ ئەم کاتەوە باش زریاخان، هیوادارم زۆر باش بی. دەستان خۆش بێ سەبارەت بن پێشانگارێمە وەکو گروپی کۆمپانیاکانی ساوز کوردستان ئێسکەیسیت بە دوو پرۆژە بەشداریمان کردووە کە پرۆژەیەکیان لە شاری هەولێرە فلۆریاستیکێکە کە لە گەورەترین پرۆژەی نیشتەجێبوونەکان لە عێراق 11,000 یەکەی نیشتەجێبوونە. پرۆژەیەکمان شاری دایکە لە شاری سلێمانی خۆشەویست کە 1800 یەکەی نیشتەجێبوونە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشتان هۆکاری بەشداریکردنمان پیشاندانی با بڵین هەبوونی خۆمانە لە بازاڕەکانە و کرانەوەمانە بەڕووی ئەو کەسانی کە لە شارە جیاوازەکان لە هەولێری پایتەخت و ئەو کەسانی کە سەردانی هەولێرەکەن بۆ پێشانگەیانە و پیشاندانی کوالیتی و ئەو با بڵین بابەتانەیە کە ئێمە لە بازاڕەکانە خسومانەتە ڕوو. باشە تا چەند هەرچەند دەزانم ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشانگاکەیە، بەڵام تا چەند پێشانگاکە تو ئەتوانێت یا توانیوێتی سەرنجی و بەرهێنەرە دەرەکیەکان ڕابکێشێ بۆ کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان بەگشتی؟ تا ڕادەیەکی باشم پێشانگایانە سوودی هەیە بۆ ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنەرە گەورەکان و با بڵین لە دەرەکی و لە ناوەکی بەڕاستی لەبەرەوەی کۆبوونەوەی کۆمەڵێک پرۆژەی جوانی هەرێمی کوردستانە لە شاری هەولێر لە شاری سلێمانی چەند پرۆژەیەکی دەرەکیش بەشداریان کردووە کە ئەوان چاویان لەسەر ئەو کڕیارانەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستانن. با بڵین سپیسێکی زۆر باشە بۆ کۆبوونەوەی ئەم پرۆژانە و هەر کەسێک سەردانیان پێشانگایە بکات چ کڕیار بێ یا یاخود هەر کەسێک بیەوێ و بەرهێنام بکات چ دەرەکی چ ناوەکی ئەتوانێت سەردانی زۆربەی پرۆژەکان بکات کە لە هەرێمی کوردستانەیە. باشە باسی ئەوەمان کرد کە وەبەرهێنەرەکان ڕاکێشە. پێمان بڵێ پەلکێشکردنی وەبەرهێنەرە دەرەکیەکان لەوانەیە لای هاوڵاتی پرسیار بێت کە چ قازانجێکی هەیە کە وەبەرهێنەری دەرەکی ڕووبکاتە بازاڕی خانوبەری هەرێمی کوردستان. بازاری خانوبەرە لە هەرێمی کوردستاندا لە هەڵکشانێکی زۆر باشایە چونکە پێویستیەکی زۆر لە ناو با بڵین کۆمەڵگەی کوردیا هەیە. وەبەرهێنەرەکانی دەرەوە بەڕێی من بە شێوازێک لە شێوازەکان سەرنجیان ئەتوانین ڕابکێشین بە دابینکردنی ئەمن و ئاسایش لە وڵاتەکەمانە کە هەرێمی کوردستان وڵاتێکی زۆر ئەمینە، زۆر ئاسایش تێیە بەرقەرارە. بەو شێوازە پێم وایە ئەتوانین ئێمە ئەو بەرهێنەرە دەرەکیانە ڕاکێشین بەرەو هەرێمی کوردستان بەرەو پرۆژەکانی خۆمان. باسی ئەوەت کردوتت کە کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان ینی پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە. ستانداردی پرۆژەکان، ستانداردی یەکە نیشتەجێبووەکان تا چەند لە ئاستی ستانداردە نێودەوڵەتیەکانە؟ پرسیارێکی زۆر جوانە. سەبارەت بەم پرسیاری جەنابەت هەر کۆمپانیایەک ستانداردی جیاوازی خۆی هەیە کە ئەتوانن مقارنەی بکەی بەو نرخانی کە دایان ناوە. هەروە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار کۆمەڵێکی یاسا و ڕێسایی داناوە کە ئەبێ ئەم پرۆژانە ئیلتیزامی پێوە بکەن. سەبارەت بەم بابەتە من پێم وایە لەگەڵ ستانداردە جیهانیەکانە ئێمەش بێبەش نین لەوەی کە لەگەڵ ستانداردە جیهانەکانە بڕۆین. وڵاتەکەمان وردەوردە لە بواری با بڵین لە بابەتی زەمین لەرزی، لە بواری چاوکرانەوەی میلەتەکەمان بەڕووی ئەو مواسەفاتانە ئەو خزمەتگوزاریانەی کە لە جیهانە هەیە ڕۆژ بە ڕۆژ لە کرانەوەی زیاترین بەڕووی ئەو شتانەیە. بۆیە پێویستەکە ضروریە کە هەموو پرۆژانە لەگەڵ ئەو ستانداردە جیهانیانەیە بڕۆ نەگەربیانەیە بازارگەریەکی زۆر باش بۆ خۆیان بکەن. باشە ئەم هەموو پرۆژەیە ئەم هەموو یەکەی نیشتەجێبوونەکە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت، ئامانج لێیان چییە؟ بۆ نمونە ئەم پرۆژانە دروست ئەکرێن بەو نیەتە دروست ئەکرێن کە بە هاوڵاتیان بفرۆشرێن یاخود ئامانجیانەوەیە کە وەبەرهێنەران و بازرگانان ڕابکێشن و بە وەبەرهێنەران بفرۆشن؟ مەبەستمەوەیە کە خەڵکی خۆمان دەرەقەتی کڕینی ئەو پرۆژانە ئەو یەکە نیشتەجێبوونانە دێن. من سەبارەت من بابەتە من پێم وایە دوولایەنەیە لە هەموو پرۆژەیەکە کەسانی بازرگان و بەرهێن ئەتوان بەشداری تیا بکەن. بەڵام ئەگە من باسی پرۆژەکەی خۆمان بکەم وەکو شاری دایک کە من بەڕێوەبەری بەشی فرۆشتم لە شاری دایک، ئێمە هەدەفەکەمان و تارگێتەکەمان ئەوەیە کە
ئەم یەکەنیشتە جێبوونانە زۆرترین کڕیاری شارەکەمان بە تایبەتی و شارەکانی هەرێمی کوردستان و خواروی عێراق و ناوەڕاستی عێراق بە شێوەزێکی گشتی بتوانن یەکەنیشتە جێبوونانە بکڕن. بەڵام یعنی شتێکی ئارەزوومەندانەیە ئەو سعرانە ژەو نرخانەشکە لە بازاڕە هەیە هەمە چەشنە هەموو لایەنەکان نەتوانن سودمەند بنلی. سپاس ڕێژین ئازاد بەڕێوەبەری بەشی فرۆشتی شاری دایکە لە هەولێرەوە لە شوێنی پێشانگای نێودەوڵەتیەوە لەگەڵمان ئامادە بوون.